لای ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە ئاواتەخواز بووین هەموو لایەنە سیاسیەکان گەیشتبان بە تەوافوقێکی سیاسی و بە تەوافوقێکی سیاسی پەرلەمانی کوردستان کارا کرابایەوە بەو دەستەی سەرۆکاتی کە هەیبوو و ئێمە هەموو هەوڵێکمان هەم کۆمەڵی ئیسلامی و هەم فراکسیۆنەکەشی هەوڵمان داوە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و پێشوازیشمان لە هەموو هەنگاوی لایەنە سیاسیەکان کردیە بۆ کۆتایی هاتنی ئەو بارگرژەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و بە تایبەتیش یەکەم داواکاریمان کاراکردنەوەی پەرلەمان بۆ بەو دەستەی سەرۆکایەتی کە هەیەی بەڵام بەداخەوە دەڵێم لە دوایین هەنگاوەکان و لە دوایین هەوڵەکانی برادەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە حەوت خاڵیان هێنا ئێمە هەر حەوت خاڵەکەمان پێ باش بوو و تەشجیعی لایەنەکانی دیکەشمان کردووە کە پێکەوە ئیتیفاقێکی سیاسی لەسەر بکرێتن بەڵام بەداخەوە ئەو ئیتیفاقە سیاسیە نەکرا ئەو تەوافوقە نەکرا ئێستاش ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لەو دانیشتنە بەشدار نابین بەڕاستی لەبەرەوەی هەم دانیشتنەکە و شێوازی ئەجندای دانیشتنەکەی ئێمە لەگەڵی دانین و خوازیاریشم دانیشتنی تر نەکرێتن بۆی کە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاڵۆزتر نەبێتن بۆی کە ئەو دەستەی سەرۆکایەتی کە هەیە ئیش و کارەکانی خۆی بکاتەوە و هەموو فراکسیۆنەکان بێنەوە پەرلەمانی کوردستان و ئیش بکەین لەسەر ئەولەویەتی هەموو لایەکمان کە کۆتایی هێنانە بە ئەو نیوە موچە و جێڕانەوەی ئەو موچەی کە هی خەڵکی هەرێمی کوردستانە لەلای حکوومەتە و بە تایبەتیش ئەو پرۆژە یاسایانەی کە لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستاندا دەبن کاریان لەسەر بکەین و خوازیاریشین ئەو هەنگاوی کە ناومانە هەنگاوێک کە بەڕاستی ئێمە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان ناومانە